ئەو کاتتان باش من سمەیە مەڕوانم و لەگەڵ ئەم هاوڕێیانمدا هاتوون بۆ ئەوەی بەشداری لە پرۆگرامی سەکۆی گەنجاندا بکەین و سەرتا دەمە پێتان بڵێم چه پێشکەشکاری پرۆگرامەکە بێت ئەمڕۆ خۆت بیکەی باشترە واتە کەسی دیکە نایهەوێت؟ باشە زۆر سا هاوڕێیان پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین با سەرەتا خۆمان بناسێنین با لە خۆمەوە دەست پێ بکەم. من سمەیە مەڕوانم دەرسی کۆلێژی زانستە سیاسیەکانم و ئێستا مامۆستام لە پەیمانگای شەقڵاوە و پێم خۆشە ئێوەش خۆتان بناسێن لە سەرەتا لە تۆوە. سڵاتان لێبێ من مەتین فەخریم هاودەمەزرینەر و بەڕێوەری پلتفۆرمی فێرکادمیم. فێرکادمی پلتفۆرمێکی فێربوونی ئۆنلاینە یان نەگەر بە زمانێکی سادەتر بیڵین ماڵپەڕێکە کە کۆرسی ئۆنلاینی تێدایە و هەر کەسێک کە بێوێتوانێت کۆرسی تێدا دروستکە یان کەسێک بێوێتوانێت بەشداری کۆرسەکان بکات. زۆر باشە ئێستا دێنەدا و دیتێڵی ئیشەکانیشەوە و لە ئێوە. سڵاو من ئەحمەدم هاودەمەزرێنەری کوردیڤیام خۆم خەریجی سەیدەلەم بەڵام دەرمانسازیم بەجێ هێشتا بۆ ئیشی کوردیڤیا. کوردیڤیا بریتی بوو لە یاری پرسیار و وەڵام پێشتر بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا کردومانە بە شوێنێک کە ئۆفەرەکانی ناو شارەکانی تێدایە کە ئێستا لە هەولێر و سلێمانی کار دەکەین و هەموو هەوڵمان ئەوەیە کە مشتری بگەینین بە خاوەن با بڵین خاوەن دوکان و خاوەن مەطعام و شیرینی و ئەوانە لە ڕێگەی ئاپەکەمان کە ئاپێکی مۆبایل. من کامران سیروانم لە بەشی ئەندازیاری شارستانی و هاودامەزرێنەری کریتیڤ سپیس ستودیۆ. ئێمە دەمانەوێت ئەندازیاری و کاری ئاقاری بە باشترین شێوە بینە پێش و بە شێوەی 3D و بە تەکنۆلۆژیایەکی زۆر پێشکەوتوو. من ئەحمەد فەخریم دەرچووی بەشی کارگەری کارم و هاودامەزرێنەری پلتفۆرمی فێرکادمیم و گەنجێکم بۆ ماوەی 5 ساڵە لە مەجای گەنجاندا کار دەکەم و وەکو خۆبەخشێک لەناو خۆی کوردستان. هاوڕێیان با ئێستا لە سەرەتاوە یەکێکە کارەکانی خۆمان پێشکەش بکەین و بزانین بە دیتێڵەوە بزانین چییە و چۆنە و چۆن ئەتوانێت سوود بە کۆمەڵگا بگەێنێت باشە و لەگەڵ یەکتری گفتوگویەکی جوانی دروست دەکەین. کاکەمەتی ئەگەر لە پرۆژەکەی ئێوە سەرەتا دەست پێ بکەین چۆنە ئیشەکەتان چۆنە و چۆن سوود ئەتوانێت بە کۆمەڵگا بگەێنێت؟ وەک باسم کرد ینی فێرکادمی پلتفۆرمێکە یان ماڵپەڕێکە کە وەکو بازارێکە بۆ کڕین و فرۆشتنی کۆرسی ئۆنلاین. پلتفۆرمەکە چۆن سوودی هەیە ئەمە گەنجی بەتوانەمان زۆر هەیە لە کوردستان لەوانەیە بەشێکی کەم بن بەڵام بەتەکید گەنجی زۆر باشمانە. ئەو گەنجانە ئێمە بتوانین ئەو زانیاری و زانستە کە پێیانە بیکەین بە دیجیتال لە ڕێگەی کۆرسێکی ئۆنلاینەوە و بیگەینین بە کەسانی تریش کە پێویستیان پێ. واتە ئێوە خوێندنتان تەنها لەناو بە شێوەیەکی فیزیکەڵی لەناو قوتابخانەکان و زانکۆکان نێشتوە ئێستا ئەتوانی لە ماڵەوە لە لاپتۆپەکەتەوە بخوێنی ئەو زانیاریانە وەرگری بزەوت ینی لە ڕێگەی فێرکادمیەوە تۆ پێویست تەنها بە مۆبایلێکە کە شەرتیش نییە زۆر پێشکەوت و بیان لاپتۆپێکە کە زۆریش پێشکەوتوش نەبێ و هێڵێکی ئینتەرنێت تەوا تۆ دەتوانی بچی بەناو کۆرسەکان بگەڕێ بزانێت ئەتەوێ چ شتێک فێربی ئەو کۆرسە بدۆزیەوە بەشداری تێدا زیاتر ئەو نەفرانەتۆن هەر لە بژێرنەوەی کە کۆرسەکان ناو وبسایت هێدا دەنیان ناو خۆی ئێمە دوو شێوازمان هەیە بۆ دروستنی کۆرسەکان ینی هەندێک لەو کۆرسانێک کە دروستیان دەکەین هی خۆمانە کە پێیان دەڵێن ئۆریجینال کۆرس ئەوانە ئێمە خۆت شخصی دروستەکە یان نەفەر دێنن ئێمە وەکو پرۆداکشن دەیکەین ئێمە ئامادەکردنی کۆرسەکە سەرپەرشتی دەکەین کەسەکان بە هەڵدەبژێرن لەسەر ئەوەی کە مثلەن کەسێکە خۆی لە مەجالەکەدا زۆر دیارە کەسێکی شارەزایە سەرتیفایت ترینەرە لە بابەتێکدا ینی خۆی کەسێکی شارەزایە. شێوازی دووەم ئەوەیە کە کەسێک بیەوێ کەسێکی نایناسین دەوێت کۆرسێک بڵاکات ئەو تقدیمی دەکات لەسەر پلتفۆرمەکە ینی کۆرسی خۆی سەبمیت دەکات ئێمە ریڤیو دەکەین کۆرسێکی خۆی هەیە لەسەر پلتفۆرمی بەدادنێ کە سەبمیت کرا کۆرسەکە ئێمە ئەو کاتە ریڤیو دەکەینەوە ستانداردی خۆمان هەیە. باشە ئەو کەسانی کە دەیانەوە بەشداری بکەنەوە تا قوتابیەکان چه ئاستێکی خوێندن پێویستیان پێویستی بە ئاستی خوێندن لەناو پلتفۆرمەکە هەر کۆرسێک کە تەماشای دەکەی دیسکریپشنی هەیە
لە دیسکرپشنەکە باسی کۆرسەکە دەکە کە چی تێدایە و چ سکیلێک فێر دەبی و بەشێکیشمان هەیە کە پێت دەڵێ ئەو کۆرسە بۆ کێ گونجا ینی ئەگەر ئەکرێ قوتابیەکە قوتابی ئەواتە ئەسنان بێت توپ بێت ئۆکەی بەڵام بەشداری لە کۆرسێکی بابەتێکی تر زۆر ئاسە مثلەن پێت دەڵێ کە چیت پێویستە بۆم کۆرسە و لیڤلی کۆرسەکەش هەمووی دیارە لەسەر پلاتفۆرم زۆر باشە ئۆکەی کاکە ئەحمەد باشە ئێوە خۆتانم پێ چێ لێرە یاری کوردیڤای کردو هەمویان کردی ئەوە پێشتر وەکو دەزانن یاری کوردیڤیا یاری پرسیار وەڵام بوو کە شەوان داهات لە کاتێکی دیاریکراوە بەڕاستە خۆی دەکرا ئەو کاتە لەوێ نەبای نەدەتوانی بەشداری یاریەکە بکەیت ئەوە ساڵێک و نیوە یاریەکە بەردەوامە تەسەوڕ دەکەن زیاتر لە 7,000 پرسیارمان نووسیوە کە بەکار هاتووە ئەتوانێت سوودی ئەو پرۆژەیە بۆ کۆمەلگە و قازانجی ئێوە چی بوو هەر بڵێ ویستم چی بڵێم ئێمە تقریبان ئەمڕۆ دەتوانین بڵێ یاریەکە خانەنشین دەکەین نامێنێ ڕای دەگرین لەبەری با بڵێن سوودی چی بۆ ئەو یاریە خەڵکێکی زۆر چەندین یادەوەری خۆشی دروست کرد لەگەڵ هاوڕێیان و خزم و کەسی و برادەکانی کە جوابی پرسیارەکانیان داوە لەبەرەوەی لە ئەخیری خەڵاتێکی پارە هەبوو ئەگەر پرسیارەکان هەموو بە باشی جواب دابێەوە دەگەیشتە خەڵاتێکی پارەیان خەڵاتێکی داشکانێکی گەورە لە شوێنێک بەڵام وەکو هەموو یاریەکانی مۆبایل پێیان دەگوترێت دیپریشیتینگ ئاسێت یعنی موڵکێکە کە بە درێژایی تەمەنی قیمەتەکەی کەم دەبێتەوە ئەوای پێ دەگوترێت یاری مۆبایل جا هەموو یاریەکان بگرە لە کاندی کڕەش و لە کلاش ئۆف کلانس و لە پابجی و تێمپڕۆن ئەوانە هەمووی وەختێکی دێن و بەرز دەبنەوە و دوایە دادەمرکێنەوە خەڵک لەیان بێزار دەبێت وتر شتی تر نوێ دێ لە مۆبایل قەتعیشت دەکەم بەس حەزم لێ بزانم فیوچەری کوردیڤیاسی لێ دەیان بەرەو کوێ دەچێت ئەگەر یاریەکە نەمێنێ ئەگەر یاریەکە نەمێنێ بزەوت جا ئێمە ئەگەر ئاگدار بی ئەو چەمانگ کە خەریکی شتێکین لە پشت لەگەڵ یاریەکە ئەویش کە ئۆفەرەکانە داشکانەکانە لە دکتۆری دان و سنتەری جوانکاری و مەطعام و شیر نەمەنی و بینیمان کە ئەوە با بڵێن قیمەتێکی زیاتری هەیە هەم بۆ خەڵکی هەم بۆ خاوەنکارەکان کە دایانەوێت خەڵک ڕاکێشن بۆ خۆیان و خەڵک لای خۆیان بێنەوە و مەسەلەن مەطعامێکە خواردنێکی نوێی داناوە حەزی لێ خەڵک تاقی کاتەوە بەڵام خەڵک نازانێت ئەو خواردنە چیان یەکەم جاریتی ناوێتی تاقی کاتەوە دڵکا کە من ئامادەم داشکانێک بدەم بەس بۆی خەڵک ئەو شتم تاقی کاتەوە چکە تاکید زۆر خۆشە و خەڵک زۆری پێخۆش دەبێ و جا ئێمە یارمەتی دەدەین ئێمە یارمەتی خاوەنکارەکە دەدەین دەڵێن بێنە داشکانەکەت بە شێوەیەکی دیجیتال لەناو ئاپەکە بە کۆد بۆ یاددەنێن و بە خەڵکی پیشان دەدەین و تر خەڵک دەیبینێ و دەچی بەکاری دێنێ لە بەرەوەی زەرشتەکە داشکانێکی لەسەر 150 داشکانی لەسەرە کابرا حەزی لێ بڵێ وڵی بە 10,000 بوتە 5,000 حەزم لێسم تاقیکەمەوە هەم بۆ نەفەرەکە بۆ باڵێن بەکارهێنەرەکە قازانجی هەیە کە پارەیەکی کەمتردا و شتێکی نوێ تاقی دەکاتەوە هەم بۆ خاوەنکارەکە قازانجی هەیە کە نەفرێکی ڕاکێشا بۆ ناو شوێنێک باش ئەوەی هەبوو دەربارەی کوردیڤیا بوو بەئێستا بینە سەر پرۆژەیەکی دیکەی کە کامەرە ئۆکێ پرۆژەی کریتیڤ سپیس پلاتفۆرمەکە کە ئەمە تقریبەن ساڵەکە داما مەزراندووە چەند گەنجێکین ئەمە لەو پلاتفۆرمەی لۆ نمونە ئەگەرە تو باەکسەر بچمە ناو نمونەی لێ بە تەواوی تێبگەن ئەگەر بە شوێنەکی با بڵێن بازرگانی تەبی بازارێک مارکێتێک ینی هەر شوێنێک کە هەدبی بتەوێ عەرزی خەڵکەکەی بکەی بە ئاسانترین ڕێگا لە ڕێگەی مۆبایلەکان لە ڕێگەی ئەو دیڤایسی بەستی پێی نیشاندەی شوێنەکەی نیشاندەی لۆ نمونە بەرهەمەکانی خۆت لەوێدانە بچێ بەرهەمەکان ببین لەوێندەش گەشتم ناو سوپەرمارکێتەکە ببینم بوون نامەڕمەکە بەرهەمەکەت دەوێت دەتەوێت بیکڕی دەچی دەگەڕی لە ڕێی مۆبایلت لە ماڵێ ینی بەناو سوپەرمارکێتەکەی دادەڕۆی وەڵکترەوە بەناوی دادەڕۆی تەماشای بەرهەمەکەت دەکەی ینی بە فۆرکەی دیارە فول دیتیل بەمان بەفری دیە کامل شوێنەکە دیارە ئیشاڵا نمونە هەوو پێت نیشان دەدەم دەتوانی لەوێندەر هەم بازاری خۆت بکەی هەم لێ بازارەکەت بکەی هەم کامل شوێنەکەش ببینی و بێجگە لەوێش لۆ نمونە ئەگەر عقاراتت هەبی با بڵێن چەند شوێنێکی لۆ فرۆشتنت هەبی جێ ئەمە سکانی دەکەین ئەتوو ئەو سکانەی هەر ینی با بڵێن کڕیارەکات هەر کەستمەرەکات دەی لە شوێنی خۆت لە عقاراتەکەی ڕێک پێی نیشان دەدەی لە ڕێگەی سەر شوێنەکە لە ڕێگەی لاپتۆپێک مۆبایلێک شتێک لەوێن دەر تەماشە دەکەن مێژەرمان هەیە
ینی ئەگەر لۆ نمونە گوتی ئەو غورفە چەند بە چەندە ینی یەکسەر مێژەری دەینی غورفەکەی لێ دەی 199 دقیقە سکان ینی بیرتانەوە کردوتە کە مەسەلەن بۆ ئەو شوێنانە بۆ نمونە عقاراتە مارکێتە VRێک دابین بکەن ئی خۆتان ینی دیڤایزی خۆتان بێتن دابین بکەن بۆ ئەو شوێنانە خەڵک سوودی لێ ببینێتن ئی خۆتان بێت تایبەت بە خۆتان ئەو ینی با بڵێن عملی کامە دێکین هەر خۆی مشتەرەکە لەگەڵ مێتاکوێست 2 ینی لەگەڵ جیهازەکەی دەتوانی یەکسەر لینکەکەی لە ناو مێتای دەکەیەوە ئەوجە ئۆفراتمان هەیە لۆ هەر شوێنەکە بیەوێ لە ڕێی ئەو ئۆفراتانە دەتوانی بەردەستی بکەوی و هەر لەو شوێنەی کە دەوێت بە VR بەناو ئەو شوێنەی کە مەبەستیانە لە قاراتەکان دۆن با بڵێن ئەو شوقەی هەیە دەتوانی بەناو شوقەکەیدا بڕوە کابرا هەر لە شوێنی خۆی هەر لە ڕێی ئەو VR دەستخۆش باسی ئەو VRشی ینی ئەو پرۆژەی ئێوە لە دوو بەشە بازارکردن و ئاقارات زیاتری ئەبی لە داهاتوودا بە تاکید ئەمە زیاتر کە ناوی ئەندازیاریمان لێ هینایە ینی بەرەو دیزاین دەچین ینی تەکنەلۆژیا ئەندازیاری بازارکردن هەمووی دەکرد باشە پلتفۆرمەکە کەمەک ینی گەورەیە هەز دەکەم بە دیجیتەڵایزکردنی دنیا هەموو دنیای بە 3D خێنا و ینی ئەمە دەتوانین با بڵێن شوێنە کە لە هەبوونەوە نیشانی دەدەین دەتوانین لە نەبوونەوەش دروستی بکەین و نیشانی بدەین بە هەماشەوە ئۆکەی زۆر باشە ئێستا ئێوە پرۆژەکانتان بە من گوت بە من ئێستا بێمە لای کاک ئەحمەد کاک ئەحمەد کەەوە ئەزمونێکی باشی هەیە لە زۆر شوێن کاری کردیە کە ئەو پرۆژانی تێدا پیشان دراون ئێستا کاک ئەحمەد پێم بڵێ پرۆژەکانی ئەوانت پێت چۆنە و ئەو ئاڵنگاریانە کەوا دێتە بەردەمی ئێمە بۆ ئەوەی بتوانین دەست پێشخەر بین لە کاردا و بزنسی خۆمان هەبێت چییە بەڕای ئێوە چونکە ئەزمونێکی باشتان هەیە بەڵێ من وەکو گەنجێک کە ماوەی 5 ساڵە لە مەجای گەنجاندا کار دەکەم تا حدێک شارەزای ئەوە بووم کە ژمارەیە زۆر گەنج هەیە تووشی زۆر مەسەلەن ئاڵنگاری دەبێتەوە لە نێو کۆمەڵگادا من بە حکمی ئەوەی کە خۆم و برادەرانیش هەمویان لە نزیکەوە زۆر کارمان لەگەڵ گەنج کردووە ئێمە لەوە تێدەکەین گەنج شتێکی پێویستە شتێکی دەوێت ئەوجا گەنج وەکو خاوەنکار وەکو کاک ئەحمەد کە لە نزیکەوە لەگەڵ خاوەنکارەکاندا ئیش دەکە و گەنج وەکو مەسەلەن هەتا فێرکادمیش کە لەگەڵ فێرخوازدا ئیش دەکات فێرخواز و فێرکارد لەو مەجالەدا ئێمە ینی تێدەگەین کە وەکو گەنج وەکو ئەوەی کە لە نزیکەوە لەگەڵ گەنج بووین تێدەگەین کە گەنج پێویستی بە چییە کە گەنج پێویستە لە داهاتوودا شتێکی بۆ دەستەبەر بکرێتن لەو شتانێکە بەڕای تو گەنج پێویستی پێ ئێستا وەکو خوێندنی ئۆنلاین خوێندنی ئۆنلاین یەکێکە لەو شتە ئەساسیانە کە پێویستە هەر گەنجێک خۆی پێ بگەینێتە ئێمە ئەو گەنجانێک کە مەسەلەن زۆرێک هەیە دەیەوێت خۆی پێ بگەینێ گەشە بە توانەکانی خۆی بدا بەڵام لەبەر ئەوەی بۆ نمونە لە شارێکەوە ناتوانێت بچێت لە شارێک لە شوێنەکەی بگۆڕێت ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە ئێمە پێشتر لە ناوخۆی کوردستان ئەو کێشەمان هەبوو چونکە هیچ سۆرسێکی کوردیمان نەبوو مەسەلەن بڵێن پلتفۆرمێک هەبێ یان شتێک هەبێتن بێتن ئەو کورسانە دەستە بەستا فێرکادمی ئەو شتەی دەکا بزانم کورسەکان بە کوردیە بەڵ زۆربەی کورسەکان دەتوانین بڵێم هەرە زۆری کورسەکانمان بە کوردیە بە زمانی کوردیە مە دەمانەوێت ئەو گاپە پڕ بکەینەوە لە ناو کۆمەڵگادا و شتێکی تریش کە هەتا حکوومەتیش زۆر جەخت لەسەرەوە دەکاتەوە کە ئەو کێشانە حل بکاتن کە ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە لە ڕووی پەروەردەیە لە ڕووی مەسەلەن بازرگانی ئەوانە دەیانەوێت دەست بەکار بکەن زۆر ینی پشگیریان دەکاتن ئاسانکاریان بۆ دەکات لە ناو کارەکانیاندا باشە کاک ئەحمەد باسی سکێڵ و تواناییت کرد بۆ ئەوەی ببی بە گەنجێکی دەست پێشخەری وەکو ئاوانە بەڕای ئێوە ئەو پرسیار ینی بۆ هەمووتان چ توانایەک پێویستە کە هەت بێ بۆەوەی ئەوها دەست پێشخەربی بزنسێکی تازە دروست بکەیت کۆمەڵێک توانایی و سکێڵ هەند بەڕای من سە بۆ نمونە ئێوە لەوانەیە کۆرسستان هەبێت لەسەر مارکتینگ بزنس وایە قوتابیەکی تۆبیش قوتابیەکی بەشی دەرمانسازیش ئەبێ ئەو شتانە بزانێ چکە لەوانەیە وەکی کاک ئەحمەد بەیانی پرۆژەیەکی هەبێت کا دوور بێت لە بابەتەکەی خۆی یعنی ئەو توانایانە توانای قسەکردن پابلیک سپیکینگ دیبیتینگ ئەوانە پێویستە هەبێت بەڕایەوە شوانیە ئۆکەی سکیلەکان جیانە بەڕای من ینی سکیلێکی دیاریکراو نییە با بڵێن
کارامەییەکی دیاریکراون نیە بڵێم دەبێت ئەوە بزانێ یان ئەوە فێر بێ بۆ ئەوی دەست پێشخەر بێ و دەست بەکاری خۆی بکە. بۆ نمونە ئێمە لە کوردیڤیا بە 4 نەفەر پێکەوە دەستمان پێ کرد هەر یەکە و لە بوارێک شارەزا بوو و لە بوارێک وتی من با بڵێن کارەمایەکانی خۆم پێشکەشی کۆمپانیاکە دەکەم بۆی بەرە پێشی بین ینی یەکمان لەگەڵ بووە کە ئایدی باڵێن پرۆگرامکردنی بەرنامەکە بووە من ئایدی مارکتینگەکە بووم یەشتیران بۆە فرۆشتن بەشی فرۆشتن و ئیتر ئاوە ینی دا بەشمان کردناوێکدی و لە هەمان کاتیشدا هەستمان کرد کە زۆر شتێکە ئێستا نایزانین و پێویست دەبێت بۆی لێکتری فێری ئەبن ینی کۆمپانیاکە بەرەو پێش بین مەجبور بووین کۆرسی ئۆنلاین وەرگرین بەڵام بە ئینگلیزی لە بەرەوەی پاڵێن ئەوانەی کە دەماویست بە کوردی بەردەست نەبوون مەجبور بە ئینگلیزی ئێستا فێر ئەکادمی هەیە و ئێستا فێرکادمی هەیە بزەبت بزەبت لەسەر قسەکانی کاک ئەحمەد دەمێ ئەو شتە بڵێم کە ینی ئێمە بۆچی فێرکادمیمان دامەزران لەبەرەوەی ئەو سەردەمت نییە کە تۆ بڵێ دەست بە بابەتێک دەکەی یان بوارێک دەکەی فێربوون تەواو 10 ساڵی تر تو هەر لەو ئیشمە جا لە ئیش دەکەی کاک ئەحمەد دەڵێ لە سەی دەڵێ تەواوی کردووە ئێستا کارسازە ئیشی بزنس دەکە و ئیشی خۆی دەکا لەبەرەوەی کە تەکنەلۆژیاوە زۆر سەریع پێش دەکەوی کە ئەوها خێراش پێش دەکەوی تەکنەلۆژیا گۆڕانی زۆر گەورە دەین زۆر جار باسی ئەوە دەکرێت کە تەکنۆلۆژیا شوێنی مرۆڤەکان دەگرێتەوە شوێن ئیشەکانمان دەبە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیشی تر زیاد دەکات ئەو لێرەدا مەجای ئەومان بۆ دروست دەبێت کە ئێمە بچین لە سەر چەند بابەتی نوێ خۆمان فێرکەین کە گرنگی فێرکادمی لەوەیە کە دەرفەتت دەداتێ ئیشەکان بۆ ئاسان دەگات کە تۆ سکیلی نوێ فێر تا فێر ئەکادمی لایەنە جوان و باشەکەی تەکنۆلۆژیایە بزەبێت لەسەر ئەوەش کە سکیلێکمان پێویستە بەڕاستی بۆ کاک ئەحمەد باسی کرد سکیلێک نییە دیاریکراو بێت لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە گەنجەکانمان وا ڕابهێنین کە ئەقلێتێکی تەواو تەندروستیان هەبێ ماینسێتێکی ئەویان هەبێت کە پێی دەڵێن گرۆث ماینسێت بەردەوام بزەبێت فێرخواز بیتن لە هەمووی گرنگترە لە هەمووی گرنگترە و ینی بتوانین ئەو توانانتیدا دروستکەین کە ئەگەر 2 ساڵی تر 3 ساڵی تر مارکێتەکە گۆڕا دیماندی مارکێت گۆڕا بتوانن خۆیان ئەدابت بکەن بۆ نمونە کەسێک لە کوردیڤیا ئیش دەکا لە بوارێکدا لەسەر تەکنۆلۆژیایەکی ئیش دەکا بۆ مۆبایل ئەپلیکیشن 2 ساڵی تر ئەو تەکنۆلۆژیا لەوانەیە لە بازار هەر نەمێنێتن و ئیشیان پێ نەبێت کوردیڤیا بیگۆڕن ئایا دیڤلۆپەرەکانیان توانای ئەدابتکردنیان هەیە خۆ گونجانیان هەیە لەگەڵ دیماندەکانی کوردیڤیا بزەبێت و سەبارەت بە تەکنۆلۆژیا من ئەو جارە ڕیسێرچێکم ئەخێندەوە لەسەر VR ئەوزام لەناو مۆزوعی هەمووتانە کە VR چەند ساڵی دیکە بەردەست ئەبی و ئێستا بەردەستە و دێتە کوردستانیش ئۆکەی و لەوێ لە بەشی پەروەردە زۆر بەکاردێ ینی لە کۆمەڵگەی دەرەوە خوێندن زۆر کەماوە بە شێوەیەکی فیزیکاڵی هەمووی VR ئەو چاویلکەی لە چاوە و بە ئۆنلاین لە ماڵەوە خوێنن کە بەیانی و دوو بەیانی VR هاتە ئێرە و ئێبە ئەبێت خۆتان لەگەڵ و مۆزوع بگونجێنە وایە وەڵام ئێمە ویستم لەگەڵ کاکاوەران باسیکەم ئێستا چونکە ئێمە پلانەمان هەیە لەسەرەتا ینی بەشێکی پرۆژەکە ئەوەی هێستا هەیە پلاتفۆرمێکە بە کۆرسی ئۆنلاینە ئێمە دەمانێت تەکنەلۆژیا خۆی ئێمە فێرکادمی تایپی ستارتەپەکەی ئەجوکیشن تەکنۆلۆژیە کە لە بواری پەروەردە تەکنۆلۆژیای پەروەردەی ئیشەکە VR بێگومان ینی ئێمە زۆر ریسێرچمان لەسەری کردو و لە بەرنامەکانماندا کە هیچ لەسەر بکەین مەتوان لەگەڵ کریتیڤ ستۆدیو مەسەلەن ئەویشانە پێکەوە بکەین کە هەتا کوردیڤیاش خۆی لە دەرەش هێشتا نەگەیشتەوە ئاستا چالنجی زۆر بزەبێت فێرەشت بێشتان مایە یعنی توێژەرەکان واڵێن کە دێت ئەوها کێشەکەمان تەنها لە تولس نییە لە تەکنۆلۆژی نییە ئەمە ئەتوانین VR ئامادە بکەین کە کۆرسی ئۆنلاینی پێ بکرێتن بەڵام کێشەکە لە تایپی کۆنتنتەکە کە دەبێت ئامادە بکرێت تایبەت بە VR ئینگەیجمنتی هەبێتن و خەڵکەکە ینی معلوماتی هەیە هەمووی ناو کتابی ڕقی ئەوەیە نەکرای ئەو شتەش دەبێت بزانانی کە مەسەلەن ئەو کێیە ئیش بە و VR دەکە ئەویش دەبێ ینی شارەزای لێ هەبێت شتێکی زۆر زەحمەت نییە هەمان دەزانین ئیشمان پێی کردووە شتێکی زەحمەت نییە بەس لەگەڵ ئەو جەوە دەبێ بزانین دەتوانن خەڵکەکە بە زووی وەکو کاکمەتیم باسی کرد بە زووی دەتوانێت لەگەڵ ئەو جەوە ڕابێت کە لە ماڵەوە دابنیشی بە VRێک دەرس بخوێنێ کۆرسێک وەربگرێ باشە هاوڕێیان بەڕای ئێوە بابەتی VR و بابەتی تەکنەلۆژیە وەکی ئەوەی باسمان کرد لە داهاتوودا زۆر پێش ئەکەوێت بەڕای ئێوە لەوانەیە کاریگەری سلبی هەبێ یاخودنا یاخود کاریگەری لەسەر کێشە کۆمەڵایەتەکان هەبێ یاخودنا بۆ نمونە VR لەوانەیە یەکێک لە خزمێکتان نەخۆش بێن هەر شتێکی دیکەی ئەو هەبێ ئۆکەی VR توانێت ئەو مرۆڤە بە شێوە تەکنەلۆژیەکەی بیهێنێتە بەرامبەرە توانی سەردانی بکەیت بە شێوەی VR
یاخود میتینگێکی چاوپێکەوتنێکت هەیە ئەوانە نابن بە کێشە واتە هاتوچوی مرۆڤەکان کەم ئەبێتەوە واتە بە کورتێکی تەکنەلۆجی ئەو پێشکەوتنی کاریگەری سلبی نابێت باش کاک ئەحمەد بە تەکید ینی کاریگەری هەیە هەم سلبی و هەم ئیجابی ئۆکێ کاریگەری ئیجابیەکانمان هەندێک باس کرد ئاسانکاری بە دەرەجەیەک دەکاتن لە هەموو ئیشەشی خاستن ئەوەی کە ئەمە سکانی پێ دەکەین و کە بتانین بە VR تەماشا بکەی کە واقع نییە کە دەچێ ناو واقع ینی ئەتوو بە VRێک کە تەکنەلۆژیا دروستی کردیە دەچێ واقعە کە تو لەوێ نی بەس ئەو واقعی کامل دەبینی و لە هەمان کاتیشدا لۆ جەماعەتی فێر ئەکادیمی کە بیانەوێ لە ڕێگای VR پەروەردەکان بەرەو پێش بن بە تەکید سلبیاتی دەبیتن یعنی تو بخوێنی لە ماڵەوە لە ماڵاری بکەی لە ماڵ ئێستامە کە سیستەمی ئۆنلاین بوو 2020 کە وەختی کۆڕۆنای هەستم دەکرد خوێندنەکان ینی بەو دەرەجەی نەبوو لەگەڵ تەڵەبەکان کە دەمان خوێند ینی تێنەگەیشتن زۆر بوو ینی بێزار بوون لە دەرسەکەی زۆر بوو کێشانە نوێنین ها ینی سی ساڵ پێش ئێستاش کە ئینتەرنێت و لاپتۆپ و موبایل هات هەر هەمان مناقەشە دەکراکە باش ئەگەرم متوانم پەیوەندی بە خۆشەویستەکان بکەم لە ماڵەوە بەبێ ئەوەی بڕۆم بۆچی پێویست دەکات بچم ساردانیەکەم مەیەم بچینە دەریان یەکتری بینین کە دوایە با بڵێن لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ئینتەرنێت ئەوەندە بەرەو پێش چوو هەموو شتێک بۆ زووم و ئۆنلاین و بە کۆڵ و بەتەل ینی تا خوێندنیش ئێستا کۆلێژ جامیعە هەیە ئێستا یونیڤرسیتی هەیە هەمووی ئۆنلاینە نێک ئۆفیسی هێنە مامۆستایەکی هەمووی ئۆنلاینە بە تەڵەبەکانی مامۆستایەکە و ئیدارەکە هەمووی سومەیە خان خۆت وەکو مامۆستایە بەڕای تۆ ئەو تەکنەلۆژیا باش دەبێت بۆ چکە تۆ زیاتر بڵێن بەرکەوتن لەگەڵ قوتابیەکان هەیە بەڕای تۆ خوێندنی ئۆنلاین و بەکارهێنانی VR چۆنە باشە و بڵێن قوتابیەکانی ئێمە دەتوانن زوو لەگەڵی بگونجێن بەڕای من خوێندنی ئۆنلاین ڕاستە ئێوە ئەو ئاستەتان یەگوتت پێویستی بە ئاستێکی دیاریکراونیە بەشداری لە خوێندنی ئۆنلاین بکەیت بەڵام بەڕای من بۆ هەموو کەسێک نابێ یعنی تو ئەبێ ئاستێکی خوێندنی باشت هەبێ هەتا بچێ ناو خوێندنی ئۆنلاینەوە تو لە هەندەسەی باشە لە هەندەسەی مەدەنی زۆر باش ینی هەندەسەی مەدەنی بە تەواوی پرفێکت بووی لێ دەتەوێت ئێستا بوارێکی تر بخوێنی ئەو کاتە باشە ئۆکەی بەڵام لە شتێک باشنی و ینی هێشتا لەویان تاوت نەکردو بەڵام من بەڕای من بچیە ناو بوارێکی دیکەوە ئەویان باش نییە بەڵام کۆمەڵێک بابەت هەیە پێویستە باشە تو پرۆژەیەکی تازەدا ئەنەی من لە بەشی سیاسم لە بەشی زانستە سیاسیەکانم پرۆژەکەی من پێویستە کەمێک زانیاریم لەسەر مارکتینگ هەبێ ئەبێ کۆرسێکی ئۆنلاین و ئەگەر بە کوردی هەبێ زۆر باشترە چونکە بە ئینگلیزی زۆر هەبوو باشە بەڵام لەوانێ من ئینگلیزی نەزانم و ینی جاری وان هەیە لەوانێ پێویست نەکە کۆرسێکی ئۆنلاین لە کورد فێر ئەکادیمیەوە وەریگرم شتێکی پرفێکت و باشە بێ واتە بە پێی بارودۆخەکە ئەگۆڕێ ئەوەی کە چەندە باشە و چەندە خراپە لێڤلەکان مەسەلەن مەبەستەکەمان ئەوەیە کە کەسێک بۆ نمونە ئیشەکەی نەماوە ئیشێک مەسەلەن ئەو کەسی ئەمپلۆیەرەکەی ئەو کۆمپانیەکەیشی لێ دەکرد پێویستی بۆ شتە نەماوە کە ئەو دەیەوێ هاتەوە سەر سفر هاتەوە سەر خاڵی سەرەتا بەڵام مەجبورە دەست پێ بکاتەوە ئەو کاتە مەسەلەن پێویستی بە پلتفۆرمێکی ئاوایە کە بتوانێت لە سفرەوە دەست پێ بکە بە ئاستێکی زۆر کە ئێستا مەش لە بواری خۆمان وەکو کوردیڤیا کە با بڵێن ئەو شوێنانەمان هەموو لیست کرد لەناو ئاپەکەمان کە داشکانیان هەیە مەسەرەن سوود لە تەکنۆلۆژیای VR دەبینین بۆ ئەوی هەر ئەو بیزنسانە بە شێوەیەکی 3D شوێنەکەی خۆیان ئاڕستکەن لەناو ئاپی کوردیڤیا هەر کەسێک مەسەڵەن سەیری با بڵێن شوێنی دکتۆری دانەکە بکەیان شوێنی دوکانی جلوبەرەکە بکە بیکاتەوە بە 3D ناو شوێنەکە ببینێ ئۆنلاین شۆپینگ بەکاربێنێ ئەوانە مەسەلەن VRەکە بەکاربێنێ ئۆفەرەکەی تۆ بە شێوەیەکی ئۆنلاین بەکاربێنێ بزەبێت دەکرێت بەرج نییە سەردانی شوێنەکە بزەبێت هەر کۆدەکە بە ئۆنلاین پێی پیشاندا و بەکاربێنێ ئەوەش ئۆفەرێکە مایتمان ڕێک بێتە ناو ئەپلیکیشنی کوردیڤیا بزەبێت چکە ئێوە یارمەتی خاوەنکارەکان دەن کە شوێنەکەیان بکەنە 3D و بتە شوێنێکی دیجیتال خەڵک لە ماڵی خۆی ناو شوێنی دوکانەکەی ببینێەوە جایمەکە ئەو شوێنانە کە لەناو کوردیڤیا خۆیان لیست کردووە دەتوانن سوود لە تەکنۆلۆژیایەوە بینن کە بە شێوەیەکی 3D بۆ خەڵک داینێن چونکە زۆر خەڵک پێشەوەی شت بکڕێ حەزی لێ شوێنەکە بینێ یان پێشەوەی سەردانی بکە حەزی لێ شوێنەکە بینێ بزانم بەدڵێکی بەدڵینە جاوە مەقسەدم چی بوو لە باسی سوود و زەرەرەکانی با بڵین تەکنۆلۆژیا و یان VR دەکەین من بەخۆم کەسێکی ئۆپتیمیستێکم ینی ڕۆژبین نیم بڵێ گەشتبینم بە داهاتوو بە تەکنۆلۆژیا
و زیاتر سێری لایەنە باشەکانی ئیجابیەکانی تەکنۆلۆژیا دەکەم. بینەرانی کوردستان 24 ئەمڕۆ پرۆگرامی سەکۆی گەنجان بە کۆتا دێت. زۆر سپاسانەکەم بۆ ئەوەی کەوا بینەرمان بوون. زۆر سپاس بۆ پرۆژەکانتان. دەستەکان خۆش.